بیان و ئازانی خۆشەویست دووبارە سڵاو بابێنە سەر ئەم پرسیارە یعنی وتمان کامیان ڕاسترە ئەوەی کە ئازادی ئەدا بە هەمویان وەکو یەک سەیرەکە دوای بۆسی یعنی ئەلمانەت تەنها کورت دەکرێتەوە لە زیناکردن و لە مەشروب خواردن و ئەم هەموو لەوە کورتی ناکەین لەوە کورتی ناکە ئێستا ئەلمانیەت یا ئەو ئازادی ئەوروپا هەیە لە ئازادی ئێمە ناڕزانی پێشکەوتوترن مەسەران لە ڕووی تربیەتەوە لە ڕووی عەقڵەوە لە ڕووی علمەوە لە ڕووی زانستەوە مەسەن ئێمە ئەڵێن ئێمە هەمیشە ئەڵێن هەموو مامەسایانی ئاین لە منبەری مزگەوتەکانە هەمیشە قسێکی باشەکە قەت قسەی خراپیان نەکردەوە دەڵێ درۆمەکە مەسەرەن بۆ نمونە ئەمە سیفەتیشی باشە لە ئەلمانیش هەیە و لەویش هەیە بەڵام لەوێدا مرۆڤێک فێر ئەکەن چۆن درۆنەکە میکانیزمەکە دەستوری وڵاتەکە وا فێری ئەکا ئەڵێ مناڵێک فێرەکە ئەڵێمە ئەمە قەڵەمە فێر بوو کە قەڵەمە چۆن چ میکانیزمێک هێست بێنێ ئەو مناڵە بەم قەڵەمە نەڵێ وەڵامە بەرداغە لێ ئەو هەموو غەش و خیانەت و پیاوکوژی و فێڵ و شتێک کە لە ئەمریکا و لە ئەوروپادا دەکرێت بە ڕوبع و چارەجی ئەو لە وڵاتی موسڵماناندا ناکرێت ئەو هەموو قەتل و مافیا و عەسابات و شتێک کە لەوێ هەیە تاوان لە وڵاتی ئێمە نییە نەخێر بە ڕوبعی ئەوە نییە بە ڕوبعی ئەوە نیمانە ئەوە یەکیان دووەمیان ئەو جار ئێمە ئەوەمان پێ خراپ نییە کە لە وڵاتی ئەوروپادا ئازادیەک هەبێت ئازادیەک بەڵام بەمانای بەرەڵایی نەبێت خەرا ئیسلام ڕەفزی ناکە زۆر چاکە ئینسان ئازاد بێ لە ئاعتقادی خۆی لە بیر و باوەڕی خۆی ئەوە زۆر کارێکی باشە ینی زۆر جار ینی کە گوتراوە و واقعە لە ئەمریکا کەسێکی وەکو من ڕیژدار بسوڕێتەوە کێشەی نیە لە بەریتانیا لە هەر شوێنێک هەتیادە بەڵام ئەمڕۆ لە کوردستانی ئێمەدا لەوانەیە بەناو بازاری سلێمانیدا بڕۆم 100 کەس ئەها ئوسامە یانچی وا دەزان ئەوەی ڕیشی درێژ بوو ئەوە تیرۆریستە ئەوە نازانم چییە ئەوە غەڵەتە یا بۆ نمونە بۆ دائیرەیەک دەڕۆیت ڕیشت هەیە جارێ پێ دەڵە بڕۆ ڕیشەکەت بتاشە ئەو جاوەرەوە ڕسمی بەڕیشمان ناوێت بەڵام لە ئەمریکا لە بەریتانیا قبوڵیانە با ڕیشی هەبێت ئەو شێوە ئازادی ئێمەش قبوڵمان و پێویستمانە بۆ چکە کاتێک کە دەوترێ ئێمە دەڵێن ئەلمانیەت ینی با حکم ئیسلام لە حکم دابڕنین بەڵام لە واقعدا دەیبینین لە خودی شخصەکەشدا قبول نیە ئیسلام هەبێت لە خودی شخصەکەشدا من ئازاد نیم لە شخصی خۆمدا کە ڕیشم هەیە بۆ بەلای دەبێ سوڵتەیەکی ئەلمانیەوە کێشەیەکی گەورەیە بۆ ڕیشت هەیە ئافرەت حڕ نییە بۆ خۆی چجلێک لەبەرکە دەبێ ئازاد بێ ئەزابتێکی عەسکەری حڕیەتی هەموو جوندیەکان سنووردار دەکا دەڵێ هەمووتان دەبێ ئەو شێوە جلکەتان لەبەر بێ و هەمووشتان دەبێ ڕیشتان بتاشن و ڕۆژانە ئاوا بێن کەس ڕەخنەی لێ دەگرێت بڵێ و ئازادی جوندەکانی زەوتکردە بەڵام کە ئیسلام دەڵێ پیاو دەبێ ئەو جلکەی لەبەر بێ ئافرەتیش دەبێ خۆی داپۆشی ئیسلام حڕیەتی ئافرەت و پیاوی نەهێشت آخر بۆ شتەکان تەناقوضە بەڵام زۆر زار کۆمەڵێک مەفاهیم مەسەن ئێمەێت بۆ نمونە هەموو ئەخلاق ئەبەستینەوە بە جنس لە کاتێکە لە ئەوروپا بەمە ناگوترێ عیبە ئەو ئێمە پێڕن عیبە یعنی ئمە ناکرێت بین بە قالبی عەقڵ و دینی خۆمان بین ئەوان لە قالب دێن دیارە هیچ لە حاڵاتە هیچ بۆ ئەوان نامێنتەوە ئەوانش خۆیان ئێمە لە قالب دەن بخۆیان بۆ ئێمە هیچ نامێنێتەوە یعنی ئەمە لێرە پرسیارەکە لێرەدا ئەوەیە یعنی دائما ئێمە دین مثلا کۆمەڵە شتی جوان کورت دەکەینەوە لە یەک شتدا باسی یەک شت دەکەین مثلا کە باسی ئەوە صفەتی ئەلمانیەکانە مثلا ئەو صفەتی ئەلمانیەکانە کە لە ئیسلامدا لە سلبیات دەگەڕێن بۆ ئیسلام بۆ غەرب و کوفریش بۆ ئیجابیات و شتە جوانەکان دەگەڕێن ئەوە ئەلمانیەکان ئەو ئیشیانە نەک ئیسلام ئیشی بێ ئیسلام دەڵێ هەر صفەتێکی جوان لە غەربدا قبوڵمانە و لەسەر چاومان تۆ دەڕۆی لە ئەمریکا دکتۆرا دێنیتەوە لە طب لە هەندەسا لە علوم لە بهێنەوە ئیسلام حرامی نەکردووە پیامبەر صلی الله علیه و فەرموویەتی ئەنتم ئەعلەم بدنیاکم ئێوە لە دنیا لە من شارەزاترن ئیسلام ڕێی نەگرتوین لە دنیا ئێمە چاوکراوە بین ئێمە علم بخوێنین بەڵام ئیسلام ڕێی لێگرتوین کە زینا حرامە حەڵاڵی کەین ڕیبا حرامە حەڵاڵی کەین خیانەتکردنی زەوجی حرامە حەڵاڵی کەین کۆمەڵێک پیاو لە پیاو مارەکردنی حەڵاڵی کەین بە بڕیاری دەستور و بە بیانووی ئەوەی کە حوڕیەتی ئینسان کۆمەڵێک حاڵەتی شازیش ناشکرێتەوە هەموو ئەوروپا هەموو ئەلمانیا ناشرین کەی بەوەی وەزیرێک و یان والله ئەگەر نەفرێکی چەند حاڵەت هەیە لەوە ئەگەر ئێمەشە ئەگەر نەفرێکی ناشرین نییە لەو بابەتە ئەگەر نەفرێکی ناو بازار کردبای بە هەر حاڵ بەڵام وەزیری خارجی وڵاتێک بیکات و بە ئاشکرا و ئیعلانیش بیکات ئەوە یعنی چی و بڕیاریش مرۆڤێکە و هەڵەیەکە نەنا بڕیاری پەرلەمانی لەسەر دراوە نەکردوویەتی ئەوە بە ممارەسەکە کردوێت بڕیاری پەرلەمان لەسەر بەڵام خۆی ئیزباری ناکە دەبێت هەمومان وا بکەین بۆتە مادەیەک لە قانونی مصری و عێراقیدا کە قانونی ئەلمانی بوو قانونی مصری و عێراقی کەچ لە دوای هەژدا بچێت زینا بکە هیچ کێشەی نییە ناتوانێت باوکو دایک زەقتی لێ بکات
و هەروەها ژنی ئەگە شووی نەکردبێ یا کوڕ ژنی نێ نابێ یا پیا و ژن کە بێت و زینا بکەن بە مەرجێک مێردەکە نەچێت داوا لەسەر ژنەکەی قەیدکە یا ژنەکەنێکە ئاتیا ئەمە ئەخلاق نامێنێ کۆمەلگا تێک دەچێت ئیسلام لەو شتانە ڕازی نییە کە لە غەربدا هەیە دژایەتی کردنیان بەرامبەر خوای گەورە ئیعلانی حەربیان کردووە تەهارەت و پاچێتی و ئەخلاق و ڕابطەی کۆمەلگایەتی کە لە ناویاندا نەماوە یعنی نەفەری غەربی لە ناڕەحەتترین حاڵدا دەژیە بابی نازانێت لە چه وڵاتێکە و دایکی لەکوێیە و چێ مامێتی و چێ خێزانێتی کەی ئەویان هەیە ئەوان ئێمە لەو شتێک نەبێ من و تۆ مسلمانی حەزارەتی ئەوانی حەزارەت نییە کەی نێربازی حەزارەتە ئەمن باسی نێربازی ناکەین ئمە باسی کۆمەڵێک مەبەستم کۆمەڵەشتی تر دەکەین ئازادی تاکە ئازادی تاکە نێرە یان مەسەلا قەینا ئیسلام ئایا ئازادی نەداوە ئەو ئازادیە کە ئیسلام داوێتی هیچ کەسێک نەیداوە بەڵام ئازادی بریتی نییە لە بەرەڵایەتی دەنا ئازادی من بۆم نیم خوێنی تۆ بڕێژم بڵێم وەڵام من ئازادم باشە بۆ لە کوردستانی ئازادی لە وڵاتە شەرقی و دینیەکاندا زۆر لاوازە یعنی بە پێی مەسەلەن لێکدانەوەی ئەوانیش بۆ وڵاتانی شەرقی لە چدا لاوازە با پێمان بڵێ یعنی دەڵێن مەسەلەن ئافرەتێک مەسەلەن یا کچێک مەسەلەن ناهێڵی مەسەلەن بە ئارزوی خۆش شوو بکات دیارە کاتی خۆی کۆمەڵێک عورفی لەسەر ئیسلام وا دەڵێت ئیسلام وا ناڵێ بەڵام ئەمە شێ ئەم عورفە ئەمە بۆ ئیسلام زۆر نابێ ئیسلام محاسبە بکەین بەهۆی غەڵەتی چەند کەسێک پیسارەکە دەدرێت بۆ ئیسلام زۆر درەنگ وەخت هات ئەمەی چارەسەر کرد مەسەلەن بۆ نمونە مەسەلەن بە گوێرەی ئەوەیە تاوەکو زانست بڵاو بێتەوە خەڵک لە ئیسلام شارەزا بێ مسلمانان ڕووناکبیرتر و مسەقەفتر و خۆشحاڵتر دەبن یعنی ئەگە تەماشای 20 ساڵ 30 ساڵ پێش ئێستاکەی یعنی خەڵک نەیدەزانی شارێک لەوانەیە چەند کەسیش تێدا نەبازانی بیان بەس قورئان بخوێننەوە یعنی ئەمڕۆ خەڵکانێک هەیە لە دین تێگەیشتون خەڵک خۆشحاڵترە سەبەکە ئەوەیە باشە بابێنە سەر تەورێشتر دیارە گرنگی شاق قسە کرد لەسەرەوە ئەویش لەسەر مەسلەی جیهادکردن و تەکفیرکردن و لە ئێستادا کۆمەڵێک گروپ دروستە بن لە دەرەوەی خۆیانە هەمویان بە کوفر ئەزانن ئەو شەریعەتە بەخۆی ئەدا مەسەلەن کەسی بەرامبەری بکوژێکەوە ئەو بیر ناکاتەوە کە وەکو ئەو مەسەلەن هەر بوون منە ئەمەشێک خاڵشترە مەسەلەن لەوەیدا کە باسی لەکەن ئەڵێن مەسەلەن ئێمە ئەڵێن ئەمە دراوەتە پاڵ ئیسلام بەڵام ئەوان ئەڵێن ئەوە کۆمەڵێک دەق هەیە لە ئاەتی قورآنی مەسەلەن پیرۆزدا سوودی لێوەرەگرن بۆەوەی بێن ئەم کارانە بکەن مەسەلەن تۆ چۆن ئەڕوانیتە ئەوەی تەکفیر گروپە تەکفیریەکان کە تونڕەون هەڵبەتە یعنی باس لە زەید و عەمر و فلانە کەس و فلانە کەس ناکەم بەڵام وەکو فکرێک بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وریایی مسلمانانی کردوتەوە لە زێدەڕەوی و توندڕەوێتی و لە تەکفیرکردنی نابەحەق پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی ئینەما ئەهلەکە من کان قەبلەکم الغولو زێدەڕەوی ئومەتانی پێش ئێوەی بەهیلاک بردو زێدەڕەوی و ئەو کەسانش کە زێدەڕەو و توندڕەون لە ناو دیندا ئەوانە خزمەت بە دین ناکەن زەرەر لە دین دەدەن هەرچەندە بۆ خۆشیان حەماسەتێک و عاتفەیەکی دینیان هەبێت ئەوە کاریی خراپە جا ئایا من کاتێک کە دەڵێم عەلمانیەت لە ئیسلامدا جێی نابێتەوە مەبەستم ئەوەیە کە بێم زەممی ئەو هەموو گەلە کوردە مسلمانە بکەم بە عەلمانیەتی قبوڵ بکەم ئەوەیان نەخێر مەبەستم ئەوەیە کە منیش تەکفیری ئەو گەلە مسلمانە بکەم بڵێم وەڵا ئەوانە عەلمانین بەلای من ئەو خەڵکە عەلمانی نییە ئەو خەڵکە عەلمانیە نییە کە بەلای منەوە کە چۆتە شاخ و بە حەقی زانیوە کە دیفاعکا لە ئەو گەلە کوردە مسلمانە ستەمکارە و تێگەیشتی ئیمانی بەخوا هەیە و نوێژ دەکا و بێدین نیە و بەلای منەوە عەلمانی نییە عەلمانی بەلای من ئەو کەسانن کە تۆ تعبیریان لێ دەدەی حەقیقەتەن یعنی کە تۆ ڕائەکانیان باز دەکەی ئەوانە بەلای منەوە عەلمانین و ئەوانەش لە دینی ئیسلامدا جیان نابێتەوە و زەرەر لە گەلی کوردیش دەدەن لەگەڵ ئەوەش کە کۆمەڵێکی تریش زەرەر لە ئیسلامیش و لە گەلی کوردیش دەدا کە ئەویش توندڕە و تەکفیر و زێدەڕەوانن ئەوانە زەرەر لە ئیسلام دەن جا بۆ من هەروەکو شەخصی خۆم هەوڵ و جوهدم چی بووە لە وریاکردنەوەی مسلمانان لەم کوردستانە لەو فکرە تندڕەوێتیە تقریبی 10 ساڵ پێش ئێستا کتابێکم نووسی بە ناوی جیهاد تێکۆشان لە پێناوی خوا تێکۆشان لە پێناوی خوا چۆن لە جیهاد بگەین و چۆنیش جێبەجێکەین کە تێیدا ئەو کتابە ڕوونم کردەوە کە ئێمە لە ناو گەلی کوردی مسلماندا پێویستمان بەوە نییە کە دەستکەین بە یەکتر کوشتن بە ناوی جیهادەوە جیهاد بەرگریکردنە یا هێرشکردن دێمە سەری ئەوە لێرەدا ئەو فەقرەیەشم باس کرد و ئایا بەرگریکردنە یا هێرشکردن جیهاد هەردووشی هەیە
ماستاو ناکەین و مجاملات ناکەین بڵێن کاکە ئیسلام تەنها جیهادی دیفاعی تێدا نەخێر جیهادی تەڵەبیشی تێدایە بۆ ئەوە نا خەڵک بە زۆر بکرێتە مسلمان بۆ ئەوەی کە حەق بگەێنرێ بە خەڵکی ئازاد بکرێت حەق لەسەر ڕێگایە لە ڕێگای خواوە من باس لەگەڵ مسلمان قسە دەکەم و خیتاب بۆ مسلمان پرسیارەکە ورتکەینەوە خیتاب بۆ مسلمانە با بێم سلسلەی قسەکانم تاواکەم دوای ئەوە کاتێک کە تەقینەوە و کۆمەڵێک کاولکاری کرا بە ناوی ئیسلامەوە کتابێکتر بە عەرەبی نووسیم ئەو کاتە چونکە هەر بۆ کوردستانم نەبوو براءة السلفية وأتباعها من التفجيرات وأنصارها براءتي عقيدة وبيرو باوري سلفيت كبيشي نك سلفيت حزب بيت التي لتفجيرات أو كاتا نسيم كأودو كوشكي أمريكا تقين رعاوة بو چونکە وەکو مسلمانێک ئەوەی لەوێش کرا بە ڕەوای نازانم بۆ ڕەوانیە خەڵکانێکی زۆر بێتاوانی تێدا کوشترا تۆ کەسێک نییە بەرامبەرتە شەڕ دەکات تۆش بچی بیکوژیتەوە قومبەلەیەک لە ناو وڵاتێکدا با وڵاتەکەش کافر بێ ئێمە لەسەر ئەوە جیهاد خوا جیهادی بۆ ئەودانە ناوە ئەوەی کافرە بیکوژیت ئەوەی کافرە محاریبە ڕێ لە داوای ئیسلامی دەگرێت جیهاد لەگەڵ قیتالت بەرامبەر دەکە ئەوە قیتالی بەرامبەر دەکرێت ئەو کتابە نووسرا دواییش یەکێک لە مامۆستایان هەر هات ئەو کتابەی کردە کوردی بۆی بە کوردیش خەڵک تێبگا کە ئەو تەقینەوە و کاولکاریە لە ئیسلامدا نییە کە فکری تەکفیر بڵاو بۆوە کە سیبغەیەکی وا بڵاو کرایەوە کە خەڵاس ئەوەی کە لە حیزبێکی ئیسلامیدا نەبێ ئەلمانیش هەمووی کافرە بە پێویستم زانی کتابێکی تر بنووسم بە کوردی دیسان گفتوگۆیەک لە نێوان سەلەفیەکان و تەکفیریەکان کە تێیدا باسی ئەوم کرد ئەو خەڵکە مسلمانە کافر نییە ئەو خەڵکە بە لە حیزبێکیشدا بێت باوەڕی بەخوا هەبێت و باوەڕی بە علمانیەت و بێدینی نەبێت باوەڕی بە شتێک نەبێت کە بێدینیە و دیفاع لە بێدینی نەکە ئەو خەڵکە مسلمانە کۆمەڵێکی کەم کە علمانی و لادینین کەمن لە کوردستاندا ئێمە نابێ ئەو هەموو خەڵکە مسلمانە کافرکەین یا بڵێ وڵا ئەو خەڵکە هەموو شەگەر علمانی بوو کافرە علمانی بە پێویستی زانی بکوژرێ نە بە پێناسەی خۆی علمانی کە لادینیە ئەوە دەڵێم نەک بێن بڵێم علمانی یعنی ئازادی نە من ئەو لەو کتێبەدا کە 400 لادینی کەسیش لادینی پێویستە بکوژرێ ناو کوشتن ئێستا دێمە سەر ئەوەش کە 400 لاپەڕەیە لەو کتابەدا باسی ئەوەم کردووە کە نابێ ئەو خەڵکە بە کافردا بندرێت خەڵک مسلمانە ئیمانی بەخوایە زێدەڕەوی لە تەکفیرکردنی ئەو خەڵکەدا بە بیانوی علمانیەت ئەوە دینی ئیسلام نییە و بەڕائەتی لێ دەکەین و تەحزیریشی لێ دەکەین ئەوە لەو 400 لاپەڕەیەدا ئەوەم ڕوون کردوێتەوە ئەوجار خەڵک علمانیەت کامە علمانیەتە کوفرە ئەو علمانەتی کەوتمان خۆیان ئەمریکی و بەریتانیەکان کە دەڵێن ئیلحادە باز لەوە دەکەم من باز لەوە دەکەم منش باز لەوە ناکەم کەیف خۆتە تۆ باز لەوە دەکەین باز لە علمانیەتەشی میانڕەوە بەڵام ئەوجار چەندە کتابی تر بە عەرەبی فکر التەکفیر قديما وحديثا وتبرئة أتباع مذهب السلف من الغلو والفكر المنحرف كسلفية بداخة وديلم وبعتبوا قلية وديلم لا زور ميديا كانوا كانال أسمانيا كانوا روجنامة كان دا جا چه إسلامي بچه علماني دستي تومت بو چه دريج دكن سلفيتي تنضرو سلفيتي ناز تكفيري أو بهتانك بو سلفية دكري فرق هي لبين كساني تكفيري فكر تكفيري وكان كوملك جروب بناء سلفيته وكوملك تاون الانزام دابيه سلفيه ديار شيء سلفيه عالم وزانا كان سلفي له مو عالم اسلامي ده ديار كدور براءتيان كردول بصدان بقرا بهزاران كتاب هي للسلفيه كانوا بقرا بكردي بعربي بانجليزي هم براءه لتندوتيجي وتكفيري وتوقعندنو وتقانوا خلق بكافر كردن بنا حقه على ود والله ما اخوان بحق زان الله يعني ئەوانە بکوژن کە ئیمانیان بەخوا و بە پێغەمبەر و بەوانە نییە يعني الحالاتێکا تۆ ئەگەر من ئینکار يعني ئەمە چۆن ئەم دقانە ئەوان ئیسفادەی لەکەن تۆ چۆن نتوانانی ئەو وەڵام بیتەوە کە وەڵام لەو کتابانەدا کە نووسیوە ئەم ئیستیفادەکردنیان لەم دقانە هەڵەیە وەڵام لەو کتابانەدا کە نووسیومە کە وە قسەی زۆری دەبێت بێگومان يعني بەلای منەوە ئەو کەسەی کە تاوان دەکا کە مەعسیەتێکی هەیە کە کەم تەرخەمە لە دینداریەک دەکەیدا من نایم بە کافریدا بنێم یا سەرکردەیە کە خۆی بە مسلمان دەزانێت تێگەیشتی شەهەتمان دێنێت نوێژ دەکات دژایەتی ئیسلام ناکات تا کەم تەرخەمە لە دیندارێتیدا ئەو کەیفی خۆیەتی تاوانبارە ناڵم وڵا وەلی خوای و زۆر پیاوی چاکە ئەمما بێم بڵم تەکفیری کەم ئەوە کابرایکی کافرە ئەوجا ئەوەش کە لەگەڵ ئەو بێ هەر کافرە ئەوەش کە بە کافری نەزانێت ئەویش کافرە کە کافریش بوو خوێنی حەڵاڵە ئەو فکرێکی تون دڕەوێتیە
پەیوەندی بە سەلەفیەتەوە نییە سەلەفیەت لەوە بەریئە پەیوەندی بە ئیسلامی شۆ نییە طبعا سەلەفیەت یعنی ئیسلام نەوەڵڵا پەیوەندی بە ئیسلامەوە نییە نەگوڵم کافرن ئەوان بەڵام پەیوەندی بە ئیسلام ئیسلام لەو شتانە ڕازی نییە باشە ئەگەر گروپێک هەبوو مەسەڵەن وتانمە گروپی ملحدین گروپی بێ ئیمانی بڕوامان بە هیچ شتێک نییە باش جای زەمانە بکوژن یا لیان گەڕیت ئەوە بێگومانەوە ئەو خۆی دەڵە ملحدم یعنی کەسێکی کافرە گومان لەوەدا هەیە گروپێک ئەمما بکوشتنی چێ بیکوژێت بۆ نمونە لە عقیدەی بەدینی لە عقیدەی ئەهلی سنە و جەماعەدا نەخێر لە عقیدەی ئەهلی سنە و جەماعەدا ونرى الحج والجهاد ماضيا مع كل إمام برا كان أو فاجرا يعني جهاد دەبێ حکوومەت بیکات دەبێ سەرکردەیەک بیکات نەک دوو سێ ڕازبین و بڵین وڵا ئێمە جیهاد ئەگەر حکوومەتی ئیسلامی و پێویستە بیکات لە ناو شاری مەدینەدا جوولەکەی تێدا بوو یا تێدا نەبوو جوولەکەی تێدا بوو لە سنووری پێغەمبەری خوادا عەلەیهی سڵام لە سعودیە لە نەسڕانی لە نەجران هەبوون پێغەمبەری خوا عەلەیهی سڵام ئیکراهی نەکردوون و بە درێژای تاریخی ئیسلامی ئەو هەموو گاور و ئەو هەموو جوولەکەیە لە شام و لە میسردا هەبوون زۆریان لێ نەکراوە خەڵک وەڵام مادام مسلمان نابی دەتکوژم نەخێر باسی لادین نەکەین لادین حتا لادینیش ئەگەر کەسێک مسلمان بوو بە لادین ئەگەر کابرا باوەڕی بەخوای گەورەش نەبێت باوەڕی بەخوای پەروەردگاریش نەبێت ئەوە ناکوشترێ بەڵام دەبێت جزیە بدا جزیەکەش کوتمان لە مقابلی چییە لە مقابلی ئەو حیمایەتەیە کە هەم بۆ عقیدەکەی ئەو حڕیەتی هەیە لە عقیدەی خۆبێنێتەوە و بۆ ئەو خەدەماتانش کە ئەو وڵاتە لەو شخصی دێکاوەکو هەر مواطنێک هەروەکو چۆن دەبینین ئەو هەموو سەرانە و ئەو هەموو زەریبەیە کە لە غەرب کە لادینیشە لەسەر ئەفرادەکان هەیە جزیە مقابل زەریبە بێ يعني ئەوەی کە حکوومەت کۆمەڵێک خەدەماتی داوەتێ ینی بەڵام پێویستە هەمویان بیدەن ینی هەمووی دیدە مسلمانێکش مسلمانێک زەکات دەکرێت زەکات دەدات ینی ڕەبت بکرێت بەمەوە بەڵام زۆر جار مەسەرەن هەندێک لەو گروپە تەکفیریانە ئەڵێن کاتی خۆی پێغەمبەر دووخوای لەسەر بێ کاتیکە لە مەکە بووە دەسەڵاتی نەبووە هێزی نەبووە کە کۆچی کردو بۆ مەدینە دەسەڵات و هێزی پێیا کردووە دەڵێ هێرشی کردووە و فەتحی مەکەی کردووە دوای ئەمەی کە هەموو کردو بە ئیسلام دوای ئەویش خولەفای مەسەلەن ئیسلام هاتون فتوحاتی ئیسلامیان کرد لەم ڕێگایەوە ئەو حەقە بەخۆیانەدەن کە بە زۆری زۆرداری بە چەک بەهێز بە توند و تیژی ئەم ئیسلامە بسەپێنن بەسەر وڵاتێشتر نەتەوێشتر یا هەر کەسێشتر لە ئێستادا ئەگەر بۆ نمونە وڵاتێکە بۆ وڵاتێکی بەهێز بوو هێزیش هەبوو چەچی هەبوو جیرانەکەی وڵاتێکی تر بوو جایزە کەمە ئەمە هێرش بکاتە سەر و داگیری بکەوە بڵێ ئیلا ئەبێ مسلمان بی ئەگەر مسلمانیش نەبێ بێ پارەم دێ دەڵێن لە ئەسڵدا بزانین ئەهدافی جیهاد چیە لە ئیسلامدا هەدەف لە ئیسلامدا بریتیە لە چی خوای پەروەردگار دەفەرمێ لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط وأنزلنا الحديد دەفەرمێ ئێمە پێغەمبەرانمان نارد و بەینات و بەڵگەشمان لەگەڵ ناردن و بۆ کتێبیشمان بۆ دابەزاندن بۆچی ليقوم الناس بالقسط بۆی خەڵکی بە قسط یعنی بە عەدالەت خەڵک عەدل لە ناودا بەرپا بێت کەواتە ئیسلام بۆ عەدالەتە ئەو جا دەفەرمێ وأنزلنا الحديد ئاسنیشمان دابەزاند یعنی کە بریتیە لە شمشێر زانایان دەفەرمون لەم ئاەتەدا وەردەگیرێ کتاب یهدی وسەیف ینصر کتابێک هیدایەتی خەڵک دەدا کە قورئانە شمشێرێکیش دەیپارێزێ و سەری دەخات ئایا بوونی شمشێرێک کە حەق بپارێزێ لای هیچ عاقڵێک کە حەق بپارێزێت عەدالەت بچەسپێنێت لای هیچ خاوەن عەقڵێک خراپە ئەگەر لای خراپ بێت دەڵێن تۆ متەناقضی بۆ نمونە لە کوردستانی ئێمەدا بۆچی دەستگای ئاسایش هەیە وەڵامەکەی چییە بۆ ئەمنیەت نییە ئاسایش یعنی چی ئەمن و ئاسایش بە زەبر و ستەمی خۆیان و بە ترسی خۆیان نابێ وا بکەن کە دەست درێژی نەکرێ خیانەت نەکرێ زوڵم نەکرێ پیانە کوشترێ بۆچی ئەو چەکە نەبێ هەر کاکە گیان تخوا وامەکە بێ زەحمەت وامەکە کاکە دزیمەکە کاکە پیا مەگوژە بە کاکە دەکرێت ناکرێت کەواتە ئەگەر چەک هەبێت بۆ دیفاع لە حەق کە دەوڵەت بیکە ئەوە تێک نەچێ مەبەستی من ئەوە نیە وڵا دوو سێ هاستن دەی کاکەمە دەچین جیهاد دەکەین حکوومەت پێی هەڵسێ بەو ئیشە کە حکوومەت بەو ئیشە هەڵسێ حەق بڵاو کاتەوە عەدالەت ليقوم الناس بالقسط ولا پاڵ هیدایەت و مەوعظەکەش و ئامۆژگاریەکەش شمشێرێک بیپارێزی کارێکی خراپ نییە
بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە مصعبی کوڕی عومەیری نارد بۆ مەدینە بۆی خەڵکی مەدینە مسلمان بێ ئایا بە شمشێر خەڵکی مەدینەی کردە مسلمان یا مامۆستایەکی بۆ ناردن نەسیحەتی کردن کە معادی کوڕی جەبەلی نارد بۆ یەمەن کە عەلی کوڕی ئەبی تاڵیبی نارد کە نێراوەکانی خۆی دەنارد و کتابی لەگەڵ دەناردن بۆ کیسرا و بۆ قەیسەر و بۆ ئەولەولا ئایا چەک و قومبەلەی لەگەڵ دەناردنیان کتابێک بوو نەسیحەت و داوای دەکردن کەواتە ئەوە کەواتە ئەوە حەق نییە ئیسلام بە چەک بڵاو بۆتەوە ئەوە چەک بەڵێ دیفاع لە حەق دەکا آخر حەق چۆن مەسەرەن تۆ هێرش کردوتە سەر سیادی وڵاتێکی تر بەڵێ یعنی ئەو نەهاتوت ناو وڵاتەکەی تۆ هێرشت بۆ نەکە تۆش بە دژمن نەزانێ بە برای خۆشت بزانێ باش تۆ بۆچی هێرشی بکەیتە سەر بۆچی پێت وابێ خۆت حەقی یعنی ئەم حەقەت ئێمە دەڵێن کاتێک ئێستا تۆ لەوەدا ئەگەر بێت و تا ئێستا هەر گومانت لەوە هەبێت من ئێمە لەنا ئەتو باس کۆمەڵ شتەکەت لەناو یەک وڵاتی ناو خۆیان ئەڵێن ڕاستە یعنی ناو خۆبیان نمونەی دەرەچین بۆ هێنایەوە ئەمریکایەک لەو پەڕی دنیاوە هات عێراقی داگیر کرد بیان وەکەی چی بوو بۆی عەدالەت و مافی مرۆڤ و یەکسانی لە ناو عێراقدا نییە ببێت ڕەوا بوو بۆ ئەو بەڵێ بۆ ئیسلامیش ڕەوایە بۆ ئیسلام زیاتر ڕەوایە تێگەیشتی نەک خەڵکی بێتاوان بکوشترێت ئەو کەسانەی کە خۆیان بەسەر خەڵکدا سەپاندووە زوڵم لە خەڵک دەکەن ئەگەر ئیسلام چێ خەڵکی ژێردەستەی ئەو وڵاتە ڕزگارکە ئیسلام کارێکی خراپی کردووە بەڵام چی ئەڵێ ئەگەر ئەم وڵا ئەم خەڵکە بەمە ڕازی بوو سەرداری وڵاتەکانی خۆیان ڕازی بوو ڕازیبوون ناڕازیبوون چییە یعنی ئێستا بۆ نمونە منداڵێکی تۆ کارێکی خراپ دەکە خۆی پێ ڕازیە دوو کە زینا دەکەن بۆ خۆیان پێ ڕازین ڕازیبوونی خەڵک حساب نییە نمونێشتر بێنین ئێمە باسی حەق و ناکەس باڵم بڕم دەکەس لە ناو ژوورەکان سەردارێکی هەڵبژاردووە باش ئەبن بە 11 کەس هەر دەکەس ئەم کەسیان پێ ڕاستە تۆ پێت وایە ئەمە ڕاز نییە ئەمە زوڵمەکە ستەمەکە ئەگە پێوەرەکەم حەق بێت ئەم دەکەسە پێ ڕازین باش هیچ پەیوەندیشان بە تۆ ئەگەر پێوەرەکەم حەق بێت پێوەری من حەق بێت ئەوە بۆم هەیە کە بچم ئەو حەقە بەوانیش بکەێنم هەرچەندە سەرکردەکەشیان ڕازی نەبێت چونکە ئەگەر وابێ ئێمە هەردە کەس و ڕازی بن بۆ نمونەیان چەند کۆمەڵێک ڕازی بن خۆگەر مافیا دروست دەبێ و عیسابەیەکی زۆر بەیەکەوە ڕازین و ئەمە هەمووی وایە جا وڵات بێتە گروپی با وڵاتیش بێت وڵاتێک بۆ نمونەی وڵاتێک هێنا وڵاتیش بێت ئایا لەو وڵاتەدا لە وڵاتێکدا کە یعنی مافی مرۆڤی تێدا پێشێل کراوە چکە مافی مرۆڤ لە علمانیتدا پێشێل دەکرێت هەرچەندە بخوایان وشی عرە بەرزکەن وشی عرە فێڵە مافی مرۆڤ لە ئیسلامدا هەیە دەنا لە هەرچی علمانیەتی جیهاندا هەیە مافی مرۆڤ پێشێلە حەقی خۆی نادرێتێ ئەی بۆچی لە ئەسەر ئەمری واقع هەرچیەک لە ئەوروپا ئەوچێکی ئێمەش ئەچێتە ئەوێندرا ئەڵێ مافی هەموو مرۆڤێک پارێزراوە وامان پێ ئەڵێ لەسەر ئەمری واقع وامان پێ ئەڵێ شێوە ئازادیەک ئیشارەتم بۆ کرد شێوە ئازادیەک هەیە ئەو ئازیادە هەمومان قبولمانە باز لەوە ناکەین لە فەڕەنسا بۆ نمونە حیجابی ئافرەت مەمنوعە بۆ دەبێ مەمنوع بێ ئەو پێشێلکردنیان بەوەش ئەڵێن پێشێلکردن بەڵێ پێشێلکردن نیە بەڵێ پێشێلکردنە لە تورکیا تا ئەو ماوەیەش مەمنوع بوو کە چ بێت ئافرەت لە جامیعەت چ بکات پۆشتە بێت و جلی بەڵام ئەگەڵ پرسیارە عکسکەینەوە ئەگەر وڵاتێکی ئیسلامی بی ڕاستەقینەبی وەک ئەوەی کە تۆ ئەڵێ ڕێگە ئادەی خەڵک سفور بێ ئافرەتی تر سفور بێ وەڵامەکەی ئاسانە حڕیەتی ئافرەت یا حڕیەتی پیاو تاک یا کۆمەڵ تا ئەو سنوورە ڕێگای دەدرێت کە زەرەر بە کۆمەلگانەگەێنێت باشە ئەمن دەڵێم سفور کە زەر بە کۆمەلگان زەرەر دەگەێنێ بێ منعکرێت بەڵە زەرەر دەگەێتەوە بێت تۆش بە هەمان شێوە زەرەر دەگەێنێت بۆ زەرەر دەگەێنێت بە هەمان شێوە نییە زەرەر گیانەکەێت تۆ منعت کرد ئازادیەکەت لێ زەوت کرد ئازادی نییە بۆ زابطێ کوتمان زابطێکی جەیش دەچێت ئازادیان منع دەکات دەبێ هەمووتان ئەو بۆچی دەبێت ئازادی تەنها ئەو پێناسەیە بێ کە تۆ ئیکی نا ئەو پێناسەیە کە خوا دەیکا نەگە و پێناسەکە من دەیکەم یعنی ئافرەتێک جلێکی تەسک جلێکی تەنک لەبەر دەکا یعنی هەرچی ئیثارە و جوڵاندنی غەریزەی جنسی گەنجان بجوڵێنێت عاقبەتی باش دەبێت خراپ دەبێت وەڵام لای تۆ چییە کامیانە مەرز نییە بڵێ هەموو ئافرەتێکی سفور یا دروبەرجی تەشی دەبەرە خراپە مەرز ناڵم خەر نەک بڵێم ئافرەتەکە خراپ دەڵم ئەو ئیشە خراپە ئەو کارە خراپە کە زەرە لە کۆمەلگا دەدا دوا پرسیارم ڕەنگە تۆزەگە ناو ینی ئەم تەورێج بچینە دەرەوە بەڵام پرسیارێک ئەڵێ بۆچی خودای گەورە ئەم هەموو پێغەمبەرە و هەموو کتابەی نارد لە ناو
جزيرة عربي ودوروبري يعني بين أو منطقية أجر بون مونا لزمني بيغمبر درود خوالي سربي 1900 بالليست أو بيش أبيش أجر مزندي أما بكين بشرية لوي 10 مليون بوبي رنج لسين 50 بوبي يعني خوا أمهمو بيغمبري نارد خوا يقول أمهمو بيغمبرو أمهمو كتابة بيروزي نارد بو يك منطقة يعني بلايا وقريق نبو أما 10 مليون بونو 50 مليون لصين بو يا لشوي تربو يك كتاب بونا ناردن يك بيغمبري جبونا ناردن إما ضلين خوي برزقارد فرمي وما كنا معذبين حتى نبعث رسوله هر أمتي كبيغمبري بونا هات بخواي قبر عذابي نادات بلين يكسر طواو أو بو جهنم أوانية تا نيراي بونا نيريت كنيراويشي بو نارد أو كاتا دكيوتا امتحانا أو كشويني بكويت أو بختور دبيت لدنيا ولا قيامته شويني نكويت تاهم بار دبيت أما بوشي خواي پروردگار يعني جزيرة عربي يا شام يا فلسطين أو منطقانا منطقية كتافي سكاني كتدا هبوا للايك ولا لاي الشوا لهمو منطقة كاين ترزياتر جنجاوا للاي سيمي شوا خواي پروردگار لا يسأل عما يفعل وهم يسألون خواي پروردگار عرب كان خوشان ألان أصلي عرب بدون درندان باش وحتى قرآني بيروزج دري يعني أو قرآن ما ناد خوار بزماني عربي وايلو أو عقل بان يعني عقل نابن غلط اللي حالي بي بوتي غلط يعقلون يعني شيء يعقلون يعني شيء دري وايلو يعني أما كومون مفسر جوا واكل أبدا يق مفسر لغوي وانا غلط غلط هذا القرآن عربيا لعلكم يعني بلكو بلكو تيبان تعقلون يعني شيء تعقلون يعني عقل بان نجي يعني عقلتان هبيت يعني لا بشكو لا لا. يعني بشكو لو لما أنا أو قرآني بجن بشكو تي بجن بلكو قيستك يعني تناقن ما أنا مجازك إيه نخير مجازي وحقيقية ليردا إيه مش بهمان شيوا إنجليزيش بهمان شيوا بلكو تيجيش بان تو ما بس تشي ما بس دوي تيبلي عرب لها مو قوم مكان بعقل عليه كنت زاو تربون من بوتينا باسي أودكم كخواي پروردگار بارودوخي جزيرة عربي كاتك أوهم ظلم شرك خرافة جهالة شتي لناودا بلاوته من إقرار بودا كم كخواي پروردگار أو نوري بوناردن بو هدايتي عنده أما خواي پروردگار ليري نار لوين نار أقل لويشي نار بعد ينقول بو لوين نار بو لجيشكي نار أو كي شيء لا بسرعة كان دار ليري بو هردو شوينا كي بنار ده بهر حال كاتبنا كمان توابو آتي إن شاء الله زۆر سپاس بۆ ئامادەبوون ئەڵقەت لەگەڵ کردین بنێران و ئازانی خۆشەویست لێرە داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجارشمان تا ئەڵقەیشتر هەر شاد و سەرکەوتوو بن.